باسەوە دەکرێت کە سیمپۆزیۆمی زانستی شوێنواری تایبەت بە هەزاری دومی پێش زین تایبەت بە کوردستان بەڕێوە دەچێت بڕیارە ئەم سیمپۆزیۆمە لە ڕۆژی یەکشەمە و دووشەمە لە وەزارەتی شارەوانی گەشت و گوزار بەڕێوە بچێت. تایبەت بەم بابەتە کەیفی مستەفا بەڕێوەبەری گشتی شوێنەواری هەرێمی کوردستان لە ستودیۆی هەولێرەوە میوانە. کاکەیفی سپاس بۆ ئامادەبوونت، سڵاوت لێبێ. دیارە بڕیارام سیمپۆزیۆمە لە ڕۆژانی یەکشەمە و دووشەمە بەڕێوە بچێت. دەمەوێت بزانم چۆن کار لەسەر شوێنەواری هەزاری دومی پێش زین دەکرێت لەم سیمپۆزیۆمەدا. بیانتان باش و سپاس بۆ ئێوەی بەڕێز و بینەرانی کورسات. سمپۆزیۆمە یا کۆڕبەندی شوێنەواریە کە تایبەتە بە هەزارەی دومی پێش زین دەربارەی ئەو شوێنەواریانەی کە لە هەرێمی کوردستان لە ماوەی ساڵانی ڕابردوو کاری کنەوپشکنین بە هاوبەشی لە نێوان زانکۆ و پەیمانگانی و دەوڵەتیەکان و هەروەها بەڕێوەبەرایەتەکان و شوێنەوارناسانی هەرێمی کوردستان ئەنجام دراون لە ناو ئەم سمپۆزیۆمە ئەنجامە نوێیەکانی بەدەست هاتوو دەربارەی ئەم بابەتە تاوتوێ دەکرێن و هەروەها تێڕوانین و بۆ ئەوەی بێتە نەخشە ڕێگایەک بۆ کاری توێژنەوەی زانستی لە قۆناغەکانی داهاتوو. و ئەم مەرحەلەی هەزارەی دووەم پێش زین قۆناغێکی زۆر گرنگی شوێنەواریە لە هەرێمی کوردستان و وڵاتی نێوان و ڕووبار بە تایبەتی هەرێمی کوردستان کە لەو سەردەمەدا کارلێکە مرۆوەییەکان و هەروەها چالاکە مرۆییەکان لەو سەردەمەدا لە هەموو ڕووەکانەوە لە ڕووی کۆمەڵایەتی، لە ڕووی سیاسی، هەروەها لە ڕووی ئابوووریەوە و لە ڕووی پێشکەوتنەوە گۆڕانکاری گەورەیان بخۆدیوە و بەهۆی کەمی زیاتری دەستنووس و بەڵگەی نووسین بێزگە لە بەڵگەی شوێنەواری ڕۆشنبیری مادی کەمتر لە هەرێمی کوردستان بوونە بۆیە لە ئەنجامی ئەو توێژینەوانە وهروها کە لە ڕابردووشدا کۆمەڵێک توێژنەوە کراون ئەمە بۆ پێداچوونەوەیە و هەروها بە ڕاگەیاندنی ئەنجامە نوێیەکانە و وەکو باسشم کرد زیاتر بۆ دانانی نەخشە ڕێگەیەک بۆ توێژنەوەکانی داهاتوشەوە. ئەم کۆڕبەندە ئەم سیمپۆزیۆمە بە هاوبەشی لەگەڵ بەڕێوەبەرایەتی شوێنەواری هەرێمی کوردستان و ڕێکخراوی ئیفپۆی فەڕەنسی کە پەیمانگای شوێنەوارناسی ڕۆژهەڵاتناسی فەڕەنسیە و ئەنستۆی کورد لە پاریس لە ماوەی ساڵێکە زەمینەسازی بۆ دەکرێت تاوەکو ئەم سیمپۆزیۆمە ئەنجام بدرێت وەکو باس کرد لە ڕۆژانی 23 وەروها 24 ئۆکتۆبەر بەردەوام دەبێت. بەڵێ کاکەیفی ئەو شوێنانەی کە بڵێن شوێنی شوێنەوارین ناوچی شوێنەوارین لە هەرێمی کوردستانە و ئێوە کنەو پشکنینتان بۆ کردووە، ئەو شوێنانە کوێن و چەند شوێنن و کامانن کە لەم سیمپۆزیۆمەدا ئەتانێ باسی لێ بکەن؟ لەم سیمپۆزیۆمەوەکو باسم کرد ئێمە لە هەرێمی کوردستان مێژووی شارستانیەت یاخود کڕۆنلۆجیا تەسەلسولی زەمەنی ناوچە شوێنەواریەکان لە هەرێمی کوردستان لە چاخی بەردینی کۆنەوە دەست پێ دەکات تا دەگاتە سەردەمی ئیسلامی. ئەمەی کە باسی دەکەین سەردەمی سەدەی دووەمی پێش هەزاری دووەمی پێش زاینە و تەنها تایبەتە بەم پێگە شوێنەواریانەی کاری هەڵکۆڵینیان تێدا کراوە و بەڵگە شوێنەواریەکان بەدەست هاتوون لەو مەرحلە تاریخیە. ئەگەر بڵێن لە هەرێمی کوردستان ئێمە شوێنەواری زۆرمان هەیە کە دەگەڕێتەوە بۆ هەموو چاخەکان و بەتاکید ئەمجارە بۆ ئەوەی زیاتر شتەکە پرۆفیشناڵی زیاتر تەخەسوسیە تایبەتە بەم مەرحلە تاریخیە لە هەرێمی کوردستان و ئێمە لە سەرتاسەری هەرێمی کوردستان ژمارەی ئەزگار زۆر شوێنەواریمان هەیە و هەر فترەیەک هەر قۆناغێکی مێژووی تایبەتمەندی خۆیە و پێویستی بە پسپۆری بواری ئارکێۆلۆژی زانستی شوێنەوار کە کاری لەسەر بکرێ یاخود راپۆرت و هەروەها دیکۆمنتکردن و کاری توێژنەوەی زانستی تایبەت بخۆی لەسەر دەکرێت. بەڵام ئەمەی ئەمجارە تایبەتە بە هەرێمی کوردستان و لە سەرتاسەری هەرێمی کوردستان هەم لە پارێزگای دهۆک هەروەها لە هەولێر و هەروەها لە پارێزگای سلێمانی ئەو ناوچە شوێنەواریان کاری ئێستا لە سمپۆزیۆمەکە باز دەکرێن و
لێکدانەوەیەک یاخود مقارنەیەک لە نێوان ئەم شوێنان دەکرێت بۆ ئەوەی تا چڕادێک کە شێوەی حکومڕانی هەروها شێوەی ژیانی مرۆڤەکان لەو سەردەمەدا و کاریگەری دەوروبەر لە سەریان و لە هەمان کاتدا کاریگەری ئەوان و مشارەکەی ئەوان لە بنیاتنانی شارستان و هەروها لە گۆڕانکاری کۆمەڵایەتەکان لەم هەزارەی دومی پێشزاین بەتایبەتی لە هەرێمی کوردستان لە ئەنجامی لە ناوچوونی بنەماڵەی ئووری سێەم گۆڕانکاری زۆر گەورە لە ناوچەکەدا هاتوتەکایەوە هەر لە دروستبوونی شار و هەروەها ئەوەی پێی دەوترێ میرنشین یان مەملەکەت شانشینی بچووک و کە هەریەکەیان حکومڕانی ناوچەیەکی کردووە و هەر کەسە تایبەتمەندی خۆی هەبووە لەو قۆناغا مێژوویە بەهۆی ئەو بەڵگە شوێنەوارێنە کە دەستکەوتون بێگومان هەرێمی کوردستان بە درێژایی مێژوو ناوچەیەک بووە هەمیشە بەهۆی بەتایبەتی لەو سەردەمانەدا ڕۆڵی زۆر گرنگی هەبووە بۆ ئەوەی کە زۆر جار بەتایبەتی لەو قۆناغدا بڵێن یاین لێشاوێکی زۆری کۆچی مرۆڤەکان هەم لە زاگرۆس و هەم لە باشووری عێراقەوە ڕووی لەو ناوچەیە کردووە یەکێک لە دیاردەکان ئەوەیە کە ئێمە ئەمە کەزەی سرنجە ئەوەیە کە بەردەوام هێرشەکان یاخود کۆچەکان لە باشوور و لە باشوور وە زۆر جاریش لە ڕۆژهەڵاتی هەرێمی کوردستان بۆ ئەو ناوچەیە هاتوون. باشە کاکەیفی باس لەوە کرد بەوەی هەیە کە بڕێن نەخشە ڕێگایەک بڵێ بەڵێ باس لەوە کرد کە ئەم سیمپۆزیۆمە ئەو ئەنجامەی کە لە کنە و پشکنیندا بەدەستمان هاتووە لەم سیمپۆزیۆمەدا قسە و گفتوگوی لەسەر دەکرێت واروها دەرفەتێکیش دەبێت بۆ توێژینەوە دەکرێت بڵێیت ئەو ئەنجامانەی کە بەدەست هاتوون و لەم سیمپۆزیۆمەدا دەخرێتە ڕوو زیاتر کامانە دەبن؟ يعني بمست لا كمانا مەبەست ئەوەیە لە من باسم کرد یعنی ئەمە هەزارەی دومی پێشزاینە بەڵێ و هەموو ئەو پێگە شوێنەواریانن کە ینی بلەوانەیە مەسەن گردێکی شوێنەواری بیان ناوچەی شوێنەواری بێ کۆمەڵێک فتراتی مێژووی تێدا بێ بەڵام بەتاکید هەموو ئەو پسپۆریانە کاری لەسەر ئەو پسپۆرانەی کە تایبەتمەندن بەو مەرحەلە مێژوویە قسە لەسەر ئەنجامەکانی ئەو مەرحەلەیە دەکرێت جاوەکو باسم کرد ینی لە هەولێر لە پارێزگای هەولێر وەکو پارێزگا و هەروەها لە پارێزگای دهۆک و هەروەها لە پارێزگای سلێمانی ینی بە پارێزگاکەوە نزیکەی 12 توێژنەوەی زانستین لە ماوەی 2 ڕۆژدا پێشکەش دەکرێن لەلایەن پسپۆرانی بواری شوێنەوار کە ئەوانەی لە هەرێمی کوردستان کار دەکەن و هەروەها 2 توێژینەوەش لە یەکێکیان لایەن زانکۆی سلاحەدین و هەروایەکیان لایەن زانکۆی سلێمانی لایەن پسپۆرانی ئەوانەوە پێشکەش دەکرێن و لە کۆتایی سمپۆزیۆمەکە ڕۆژی دووەمدا مناقەشەیەک دەربارەی گفتوگۆیەک دەربارەی ئەنجامەکانی ئەمانە و لێکدانەوەک و مقارنەیەک دەکرێت بۆ هەڵسەنگاندن و هەروها دەرچوون لەم سمپۆزیۆمە بە تێڕوانین و هەروها بە راپۆرتێکی هاوبەش لە نێوان لایەنە بەشداربووەکانی کە توێژنەوەکانیان تێدا پێشکەش کردووە. باشە لەم و ئەمەی کە باسم کرد بڵێ بەڵێ فەرموو. ئەوەی باسم کرد ینی هەموو ئەو پسپۆریانە ئەو پسپۆران کە لە بواری شوێنەوار و باسم کرد ینی مۆڵەتی کاری شوێنەواری بە هاوبەشی لەگەڵ بەڕێوەبەرایەتەکان و شوێنەوار ناسانی هەرێمی کوردستان کە کار دەکەن و توێژنەوەکانی ئەنجامی توێژنەوەکانی ساڵانە ڕابردویان لەو سمپۆزیۆمە پێشکەش دەکەن بابەتەکان بەم شێوەیە. بەڵێ کاکەیفی لە بڵێن لەو کۆنفرانسانە کە ئەکرێت لە هەرێمی کوردستانەوە بە تایبەتی لەم سیمپۆزیۆمەشی کە ئێوە بڕیارە ئەنجامی بدەن لایەنە بڵێن ئەو لایەنە نێودەوڵەتیانەی کە تایبەتن بە کاری شوێنەواری بەشداری لەگەڵ ئێوە ئەکەن بۆی کە ئەو بابەتانی کە ئێوە دەیخەنە ڕوئان دەوڵەمەندیکەن و هەروەها ئەو کاری کنە و پشکنینەی کە لە ڕابردووە ئێوە کردوتانە ئەوانیش پشتڕاستیکەنەوە یاخود بتوانن ئیزافێ بکەن بۆ ئەو کارانی کە ئێوەیکەن؟ بێگومان یعنی پێش ئەوەی هەر تیمێکی شوێنەواری کاری کنۆپشکین کە لە ڕێگەی ڕێکارە یاساییەکان هەروها ڕێکارە زانستیەکان و ئەو بەرنامە و پرۆپۆزڵی کە پێشکەشی دەکات لای ئێمە لە بەڕێوەبەرایەتی شوێنەوار و بەڕێوەبەرایەتەکان لەلایەن بەشی تایبەتمەند دیراسە دەکرێت و دەخوێنرێتەوە بە وردی پێی پێویستی ئێمە لە
مەرحەلەکان مۆڵەتی شوێنەواری پێدرێ و یەکێک لە مەرجەکان ئەمەی کە مۆڵەتی پێدەدرێ کە کار بکات لە هەرێمی کوردستان دەبێ شوێنەوارناسێکی بەناوبانگ و کاری پێشتری لەو مەجالەدا ئەنجامدا بێت و سیڤەکەی پێشکەش دەکات بەپێی داخوازی ئێمە و هەروەها بەپێی ئەو بەرنامەیە کە پێشکەشی کردووە مۆڵەتی پێدەدرێت. لە هەرێمی کوردستان لە ساڵانی ڕابردوو یان لە ڕابردووش کۆمەڵێک توێژنەوە و کاری هەڵکۆڵین کراوە و کۆمەڵێک تێڕوانین یعنی بەشێک لە ئەرچی ئەم سمپۆزیۆمە ئەوەیە ڕاستکردنەوەی کۆمەڵێک هەڵەو بۆ چوون بووە کە لە راپۆرتەکانی پێش حکوومەتی هەرێمی کوردستان دابمەزرێەوە پێش ئەوەی ئیدارەی هەرێمی کوردستان ئیدارەی شوێنەواری هەرێمی کوردستان هەبێ وەڵامدانەوەی یاخود ینی تاوتوێکردنی جارێککە ئەوەیە لەژەر ڕۆژنایی ئەم بەڵگە شوێنەواری و هەروەها ئەو توێژنەوە زانستیانەی کە ئێستا لە ئارادان ئەوەش لەلایەن پسپۆرانی ئەم لایەنە بە هاوبەشی و هەروەها خۆشیان پسپۆرەکان بابەتەکانیان پێشکەش دەکەن و لەلایەن بە شێوێکی گشتی هەر توێژنەوەیەک مناقەشەی لەسەر دەکرێت لەلایەن بەشداربووانی سمپۆزیۆمەکە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز کەیفی مستەفا بەڕێوەبەری گشتی شوێنەواری هەرێمی کوردستان کە بەشدار بووی لەگەڵمان لە ئەمڕۆی بەیانی کورسات نیوز.